لەگەڵتان بەردەوام تەوەری ستودیۆمان هەیە بۆ هەموو ئەوانەی کە خاوەنکارێکی بچووکن و پێویستیان بەوە هەیە کە ناساندن بۆ کارەکان بکرێت لە ئێستادا خوێندکارانی قۆناغی دوو لە بەشی پەیوەندی گشتیەکان و بازاڕگەری لە زانکۆی پۆلیتێکنیکی سلێمانی چالاکیان هەیە. تەواوی خوێندکارەکانی قۆناغی دوو تیمێکیان دروست کردووە کە چەندین کاری دوکۆمنتاریی بچووک و گەورەتی گەوریان کردووە بۆ هەموو ئەو خاوەنکارانەی کە ئەو کەسانی کە خاوەنکاری خۆیانن یان خاوەنی کارێکی بچووکن. دوان لە خوێندکارەکان دوان لە تیمەکە هاتوونەتە نێو ستودیۆی کورسات مەگەزین و باسێک لەم چالاکی خۆیانەکەن وەکو بەشەکەیان. هەریەک لە ڕۆمان عەبدوڕەحمان وەکو خوێندکاری زانکۆ، هەروەها لارا چۆمانیش وەکو خوێندکاری زانکۆ. سڵاوتان لێبێ بەخێر بێن. بەخێر بن. خۆش بیت. لەکانیشان زۆر جوانە. زۆر سپاس. چاو جوانە. قسەتان کردا ئێمەش جلی کوردیمان لەبەرە کردڕەوەن دوانیان. ڕاست دەکەیت. وڵای تۆ زێدرەنگ قەرارمان نابۆ جلەکان. هەر بژین هەڵ. زۆر سپاس. چاوتان جوانە. دەستان خۆش بێ و بەخێر بێن. لارا بالای تۆ دەست پێ بکەم باسێکی چالاکێکی خۆتانمان بۆ بکەن وەکو خوێندکارانی قۆناغی دوو لە بەشەکەی خۆتانە هەستاون بم کارە. پێشەکی بنای خۆی گەورە میهرەبان زۆر سپاستانەکەم بۆ ئەم هەلە جوانە. ئێمە وەکو خوێندکاری قۆناغی دووی بەشی پەیوەندی گشتەکان و بازاڕگەری هەستاوین بە دروستکردنی 20 فیلمی دۆکمنتەری بۆ ئەو کەسانی کە خاوەنکارن بەڵام تازە دەستیان پێکردە بۆ نمونە خاوەنکاری بچووکن بۆ نمونە کاری بچووکیان ئەنجام داوە بزنسی بچووکیان هەیە. ئێمە هەستاوین بە دروستکردنی دۆکمنتەریەکان لەسەر ئیشەکانی ئەوان بۆی بتوانین بە خەڵکیان بناسێنین. ئەم بیرۆکەیلۆ بۆمان هات کە زیاتر من خۆم لە ئینستاگرام بینیم کوڕێکی گەنج بوو لەناو پاسێکە سەرتاشخانەی کردبەوە. ئیتر بەلامەوە فکرێکی زۆر جوان بوو. ئەمیش بە عینەن شێواز یەکێکی دۆزیەوە کە ئێستا دوکانێکی گەورەی هەیە شوێنی پاقلاو ئەوانی کردوتەوە. قسەمان لەگەڵا کرد لەگەڵ مامۆستاکەمانە دکتۆر سەمەد زۆر سپاسیەکەین. ئیتر قەرارماننا ئەوە بنمە نەک هەر ئێمە تەلەبەکانی تریش عینەن شت دۆکمنتری شت دروستکەین لەسەر ئەو کەسانەی کە خاوەنکاری بچووکن. باشە پێم وابێت تەواوی کارەکانتان بە مۆبایل تۆمار کردو وایە باسێکی ئەمەم بۆ بکەن بزانم چۆن بۆ ئەو بیرۆکەیەتان بۆ هات کە بە مۆبایل دۆکمنتارەکانتان تۆمار بکەن. زۆر ڕاست. ئێمە سەبار بووی کە ئەم بیرۆکەمان بۆ کە بە مۆبایل کارەکانمان ئەنجام بین. ئەوەیە کە یەک ئەوەیە کە کەرەستەکان سەرەتاییە کەرەستی وەمان لەبەردەستانە بۆ کە بە زۆر پرۆفیشنال بێت و بتوانین کارەکانمان بە شێکی زۆر پرۆفیشنال بەرهەم بێنین. و ئێمەش لە سەرەتا هەرکو ئەم ئاماژەی پێیە ئێمە ئەو کەسانە یامەتیمانیان کە بزنسەکەیان تازەیە یاخود نەناسراون ئێمە بەم کەرەستە سەرەتانی خۆمان ئەچین بۆ لایەن کارەکەمان بۆ باسەکردن. ئێمە ماوە تەنها بە مۆبایلێک بە کەرەستێکی سەرەتایین کارەکەتان لەگەڵا ئەنجامین و ئینشەڵا ئەبێتە هۆی ئەوەی کە ئێوە زیاتر بزنسەکەتان بەرەو پێ بچێت و گەورەتر بێت. و ئێمەش لە هەمان کاتە ئەوەشی کە ئێمە حەزمانەکە کە بە مۆبایلەکە ڤیدیۆ بکەین ئەوەیە لەم ڕۆژەیە مۆبایل بەدەست هەمومانەوە هەیە ئێمە بتوانین کارێکی جێپی ئەنجام بین و هەم سوودێکی بێ بۆ هەردوو لامە هەم بۆ ئەو کەسی کە بزنسەکەی داناوە هەم بۆ ئێمەش کە ببێتە تەجروبێ بۆ ئێمە و بتوانین کاری خۆمان بکەین و کارەکەمان بەرەو پێش بەرین. دەستان خۆش بێت. لارا بێ مۆلای تۆ باسێکی بەشەکەتمان بۆ بکەی بەشی هەردووتان تەبان کە بەشەکەتان بۆتەوە کاری ئەوەی کەەوە ئەم تیمە دروستکەن و دەستکەن بەم کارانە. بەڵێ ئێمە بەشەکەمان ناوی پەیوەندی گشتەکان و بازاڕگەریە. ئێمە چەندین دەرسە خوێنین بۆ منە دەرسی گرافیک دیزاینە خوێنین دەرسی مۆنتاژمان هەیە. ئەم دەرسی کە ئەمەمان تیا کردووە ناوی میدیا پرۆدەکشنە. لە بەشەکەی ئێمە لە دەرسی میدیا پرۆدەکشن چۆنێتی گرتە ئەخوێنین چۆنێتی مۆنتاژ ئەخوێنین وەروەها ستۆری بۆرد و هەموو ئەو شتانە ئەخوێنین کە ڕەبتی هەیە بە تەسویرکردنەوە. لە هەمووی مهمتر ئەوەیە کە ئێمە هەموو شتەکانمان بە مۆبایل ئەکەین یعنی هیچ ئامێرێکی تری تیا بەکار ناهێنین. ئێمە لە بەشەکەمان ینی بۆ فێرئەمین کە تەنها بە مۆبایل هیچ بودجەیەکیشی تەناچێ هەر بە مۆبایلەکەی خۆمان توانیمانە ئەو شتانە بکەین و ئەمە یەکەم ئیشیشمان نییە. تقریبا ئەم ساڵ دەرسەکەمان خوێندووە ئەتوان بڵێم 100 ئیشمان هەیە ینی ئەمە یەکەم ئیشمان نییە کە کردومانە. باشە باسی ئەوەت کرد ئێستاکە ئەمە یەکەم ئیشتان نییە تا یەکەم چالاکیتان نییە. چالەکەەکانی ترتان چی بووە هەر سەبارەت بە گەنجان بووە هەر سەبارەت بە کار بووە ئەگەر ئەوەشمان بۆ باس بکەیت. سەبار بووی کە کارەکانمان کە ئەنجاممان ناوە لە پێشترا بەڵێ هەر ئەوە هەدەفمان بۆ کە هاوکاری گەنجەکانی کەش بکەین کە ئەوان ویستویانە چونکە خۆت ئاگاداری لەم وڵاتەیە ئەوانی کە بیانێ خاوەنکاری ببن بە خاوەنکاری خۆیان ئەوەیە بە ڕێژێکی زۆر کە
کەمینەیە ئێمە ژەوانی کە یانە دەستکەم بەکای خۆی ئەمە پێویستە یارمەتیان بین و دەستیان بگرین ئێمە لە سەرەتاوە هەر ئەو بووە هەدەفمان هاوکاری گەنجەکانی کەبین و یارمەتیان بین و کارەکەیان گەورەکە ئەوش بە پێچەوە ئەوانش بە هەمان کاتە پێیان خۆش بوو زۆریان بەلاوە باش بوو کە ئێمە یارمەتیان بین و کاریان لەگەڵا بکەین. ئاستەنگتان بۆ دروست نەبوو لە کارەکەتانە؟ ئاستەنگمان بۆ دروستە بوو لە سەرەتاوە بۆ منە هەنە شوێن هەبوو کە ئەمانە بچین ئیزنیان لێ وەربگرین ڕازی نەبوون. سەبەبەکەی ئەوە بوو ئەوت خۆمان بەشی مارکێتینگمان هەیە یا هەر شێوازی شکێ بەکارنی هێش ئێمە ڤیدیۆکان لەگەڵا ئەنجام بین. ئاستەنگمان تووشە بوو. ئێوە وەکو گەنجان بە تەواوەتی من تێگەشتم وابزان بینەران تێگەشتن کە ئامانجی ئێوە ئەوەیە کە با بڵێن کار و پرۆژەی ئەو گەنجانە با بڵین بە بازار بخەن و کارەکانیان کە دیار نییە ئێوە دەری بخەن ئەتوان خۆشتان ئاماژەیە بۆ بن کە ئێوە کار و پرۆژی داهاتوتان چی ئەبێت و ئامانجی ئێوەی گەنج لە داهاتوتریشە چێبێت. ئێمە پلانەکەمان ئەوە ینی هەر لەسەر ئەمە بەردەوام بین بۆ منە خاوەنکاری بچووک هەیە ینی ئیشی زۆر گەورە ئەکات بەڵام دیار نییە بۆ منە خەڵک نایناسە خەڵک نایبینێ بۆ منە کوڕێکی گەنج لەناو پاسێکی بچووکە سەرتاشخانەیەکی کردوێتەوە بە پرۆفشناڵی کە چەند ساڵ لە دەرەوە بۆ لە دەرەوە بۆ منە خوێندوێتی لەوێ سەرتاشخانی هەبووە بە زۆر ئاستەنگا ڕۆشتووە توانێتی شتێکی وا بکاتەوە بۆچی خەڵک نەیناسێت ینی ئێمە ئەمانەوێت زیاتر پوینتەکەمان ئەوەیە کە بۆ منە ئەو گەنجانە بناسیێنین کە خاوەنکاری بنەها ئیشی بچووکیان هەیە مانێ بە خەڵکی بناسیێنی زۆر باشە زۆر گەنجمان هەیە کە یانێ پشت بە توانەکانی خۆیان ببەستن وە پیشەیەکیان هەیە لە ڕێی پیشەکەیانەوە بژێوی ژیانی خۆیان پەیاکەن چۆن بتوانن پەیوەندی بە ئێوە بکەن تا ئێوە کاریان بۆ بکەن؟ ئێمە ئەتوانن لە ڕێگەی بۆ منە ئیشەکان کە بڵاوی ئەەکەینەوە سوشل میدیای بۆ منە زانکۆیە لە هەنێ شوێنیش داوامان لەکراوە بۆ منە ڤیدیۆکانیان بۆ بنێرینەوە ینی ئەمە هەموو دیتێڵک ئەین لە ڤیدیۆ شتەکانەکە ینی بتوانن پەیوەندیمان پێ بکەن و ئێمە بە خۆشحاڵیەوە بە خۆڕایش ئەو شتانە ئەەکەین. یعنی کاردانەوەی دۆکمنتاریەکان زۆر باش بوون خەڵک داوای ئەوەی لێکردوون کە ئێوەش بە هەمان شێوە دۆکمنتاری بۆ ئەوانیش دروست بکەن باسێکی ئەوانەمان بۆ بکەم ئێمە کە دەستمان کرد بەم کارە لە سەرەتاوە ئەوە بوو کە ئاماژەم پێە ئێمە لە هەمان کاتە مامۆستاکەمان زۆر یارمەتی دەرمان بکەنی هێشت ئەو کێشان کە لە سەرەتاوە بێت ئەوەی لە توانێت ئەوە بۆمان چارەسەر بکات و هەروە ئەوەشی کەوای کرد ئەم کارەمان زیاتر دەنگ باتەوە ئاماژەمان پێەیە کە بە موبایل کارەکانمان ئەنجامەین ئێمە لە فیستیڤاڵە کە پەخش کرا خاوەنکارەکان زۆربیان لەوێ ئامادە بوون و زۆریان بەدڵ بوو ئەوان لێکرد بۆیان بنێنەوە و ئەوانش لای خۆیان دایبنێن و هەروەها بە هەمان شێوەش ئەو کەسان کە ئێمە چون ڤیدیۆمان لەگەڵا کردن چەند هاوڵێکی خۆی هێنا بوو کە ئەوانش خاوەنکاری خۆیانن پێیان وتین کە بچین بۆ ئەوان هەمان کار بۆ ئەوانش ئەنجام بین و ڤیدیۆش بۆ ئەوان ئامادە بکەین کە ئەوش بێتە هەم تەجروبێ بۆ ئێمە و هەم هاوکاریکردنێکیش بۆ ئێمە بێت کە کاریان لەگەڵا ئەنجام بین. خۆش بنمونەی کە لە کارەکانتانم پێ بڵێن کە خاوەنکارێک لە ڕێی ئەم کارەی ئێوە ئەو دوکومنتاری کە بۆتان کردەوە کارەکەی پیشەکەیتان ناساند بێ ئێستا بازاڕێکی زۆر باشتری هەبێت. یەکێک لە کارەکانمان بریتە لە سنتەرێکی گەیمینگە لە شەقامی بەختیاری کە ئەو لە سەرەتاوە هەر خاوەنی سنتەری گەیمینگی خۆی بووە کە بە براندی کوردی نەبووە ئەم لە هەستا بە ئەوەی کە بە براندی کوردی بە ناوی دارینگەیمەوە بە ناوی ئەم سنتەرەوە بتوانێت براندی خۆی دروست کات یاری مۆنۆپۆلی هەیە کە زۆربەمان ئاگادای ئەو توانێت بە زمانی کوردی بهێنێت کە تازە ئامادە کرابوو ئێمە توانیمان ئاماژەی پێبین و کارەکەی ئەو زیاتر بڵاو بێتەوە فرۆشێکی زیاتر بێت بۆ ئەو یاری مۆنۆپۆلیە لە ڕێی کارەکەی ئێوەوە ئێستا بازارێکی زۆر باشتری هەیە. نمونەتان زۆر بێڕەوە دێمە دایمە وتومانە گەنجانی خۆمان توانایەکی زۆریان هەیە تەنها پێویستیان بەوەیە کە دەستیان بگیرێت کارەکانیان کەمێک بۆ ئاسانتر بکرێت دەگینا گەنجانی خۆمانەوانەی کە تەمەنیان مناڵە و لە زانکۆن و یاخود کەمتر توانایەکی زۆریان هەیە زۆر لێ هاتوون و نمونەتان زۆر بێت بە هیوای کاری زۆر باشتر و زۆر جوان هیوایتان بینینەوە لە کار و پرۆژەی داهاتووترتان.